ساڵتان لەبێت بینەرانی کورتسات نیوز من هاوڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی بەرنامەی پانۆرامە پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر ئەو پرۆژە یاسایی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان گفتوگوی لەسەر کرا کە پرۆژە یاسای توندوتیژی خێزانیە. کۆمەڵێک بڕگە و مادە لە خۆگرێت لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە ڕاوبۆچوون و سەرنجی جیاواز لەسەر بڕکە و مادەکانی ئەم پرۆژە یاسایە خرایە ڕوو. گرنگجی ئەم پرۆژە یاسایە یاخود ئەم پێشنیازە یاسایە لە ئێستادا لە چیدایە؟ کۆمەلگای کوردی تا چەندە پێویستی بە پرۆژە یاسایەکی ئاوهایە کە لە ئێستادا هەموار بکرێتەوە و بڕگە و مادەکانی بە پێی ئەم زەمەنەی کە ئێستا کۆمەلگای کوردی تێدا دەژی بگونجێنرێ. خاڵە ئەرێنەکانی چین و ئەو خاڵانەی کە نەرێنیە چییە؟ مافی خێزان و تاشی خێزان تاک بە تاک هەرژننا چکە بە گشتی کە دەڵی خێزان لە پیا و ژن و مناڵەکان پێک دێ بە کچ و کوڕەوە مافی هەمویان پارێزراوە بێت لەم پێشنیازە یاسایەدا یاخودنا. ڕای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەم بارەیەوە چییە و ڕای پەرلەمانتاران بە گشتی لەم بارەیەوە چی بوو؟ گفتوگۆکەین بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم. خات و شادی نەوزاد ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمانە بەخێر بێ. خات و شادی. هەروە خاتو بێخاڵ عەبدوڵڵا سەرۆکی ڕێکخراوی یەڵدا کە بە سوپاسەوە جەنابیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. سەرەتا لە خات و شادیەوە دەست پێەکەین. خات و شادی یعنی پرۆژە یاسایی توندوتیژی خێزان کە لە ئێستادا لە پەرلەمانی کوردستانەوە ئەمڕۆ ینی پرۆژە و مادەکانی ئێوە قسە و باستان لەسەر کرد. جارە سەرەتا ئەمێ بزانم گرنگجی ئەم پرۆژە یاسایە لە چیدایە و بۆ لە ئێستادا لە پەرلەمانی کوردستان خستانە بەر گفتوگۆ بەڕاستی. بەڵێ ئێمە ئەوەی لەبەر چاومان ڕوونە لە چەند ساڵی ڕابردوودا بە دیاریکراوی لەم ساڵی ڕابردوودا ڕێژەکانی کوشتن لە ژێر ناوی شەرەف لە هەرێمی کوردستانە و ڕێژەکانی کوشتنی ژنان و ڕێژەی خۆکوژیەکان زۆر بەرز بوونەتەوە و توندوتیژیان خود کوشتن لە ژێر ناوی شەرەف یاخود کوشتن لە ژێر ناوەکانی دیکە کە ڕوبەڕووی ژنان دەبێتەوە بەرزترین ئاستی توندوتیژیە کە ئەنجامەدرێ. بەرمەبنای ئێمە پێویستمان بەوەیە هەنگاوی جددی بنین بۆ دوورکەوتنەوە لەوەی کە جارێکی دیکە ئەم ڕێژانەمان بگانەوە ئەو ئاستی کە ئێستا هەن بۆ ئەمە دەرچواندنی یاساکان یاخود هەموارکردنەوەی ئەو یاسانی تایبەتمەندن بە توندوتیژی یەکێکە لە ئەولەویاتی کارەکان. بە هەمووشمان ئاگاداری لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێز قوبات تاڵەبانی یەکێک لە هەڵمەتەکانی کە ئەنجامی دەدا لەسەر مەسەلەی ژن کوشتن پەیوەندی بە کۆمەڵی بابەتی زۆر جیاوازەوە هەیە کۆمەڵە ئیتاری زۆر گەورە و گران لە خۆی ئەگرێ. بەڕاستی بۆ گەیشتن بە دەرئەنجامێکی گشتی مقنع بۆ دەرئەنجامێک کە دڵمان پێی خۆش بێ هەرچەنە ئێمە هیچ کاتێ ناگەینە ئەو ڕێژەیە کە بە تەواوەتی دڵنیابینەوە لەوەی کە مافەکانی ژنان وەکو شەریحەیەکی سەرەکی کۆمەلگا بەدیبێنین چونکە لە دنیادا هەتاوەکو ئێستا ئەم مافانە گۆڕانکاریان بەسەردادێ و پێویستمان بە خەباتی بەردەوامە لە پێناو بەدیهێنانی مافەکاندا. بەڵام بۆ ئەمە ئێمە پێویستمان بۆیە هەمواری یاساکان بکەینەوە. یاسای ژمارە 8 ساڵی 2011 لە دەرئەنجامی چەند ساڵێک بەکارهێنان و تەطبیقکردن بۆمان دەرکەوت کە ئەم بڕگە و مادەکانی پێویستیان بە گۆڕانکاری هەیە و ئێمە هەندێک خەلەلمان هەن لەم یاسایەدا لەگەڵ ئەوەی تاریخێکی زۆر گەورەی هەرێمی کوردستانە و یەکێکە لەو خاڵە ئیجابیانەی کە هەرێمی کوردستان هەمیشە پێوی ئەنازێت لە مەسەلەی بەدیهێنانی مافەکانی ژناندا بەڵام هێشتا خەلەلی هەیە هێشتاش لە ئاستی داوەخوازیەکانی ئێمەنی و داواکارەکانی ئێمەیان نییە. بۆیە ئەم کارکردن لەسەر ئەم یاسایە یەکێک بوو لە زەڕوریاتی ئەم خولەی پەرلەمان و هەموارکردنەوەی یەکێک بوو لە زەڕوریاتی ئەم خولەی پەرلەمان. ئەم هەموارەی کە ئێستا لە بەردەستا و ئەم ڕۆخێندنەوەی دووهەمی بۆ کرا و مناقەشەی لەسەر کرا یەکێک لە خاڵە هەرە ئیجابیەکانی کە لە ساڵانی ڕابردوو بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی باسییان لێوە دەکرد وەکو خاڵێک کە پێویستە چاک بکرێت لە یاساکەیە ئەمەیە ژنان لە دەرەوەی خێزان کاتێ ڕۆبەڕووی توندوتیژی دەبوونەوە بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی نەیان دەتوانی بە تەواوەتی کاری لەگەڵ بکەن و نەیان دەتوانی کەیسەکان وەربگرن بەڵکو دەچوە لای پۆلیس و هەمومان دەزانین و لە دنیاشدا ئەمە زۆر باوە.
ئەو بەڕێوەبەرایەتیانە یاخود ئەو یەکانی هاوشێوەی بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژین تەخەسوسی وەرەگرن لە کارەکەیاندا و ئەزانن چۆن مامەڵە لەگەڵ قوربانی تونند و تیژی بکەن، چۆن مامەڵە لەگەڵ تاوانباری تونند و تیژی یان تۆمەتباری تونند و تیژی بکەن. بۆیە پێویست بوو ژنان لە دەرەوەی چوارچێوەی خێزان بێنە ناو سنووری یاساکەوە و هەر لەسەر ئەو بابەتی کە باست کرد ئایا تاکەکانی دیکەی خێزان جگە لە ژنان سودمەند دەبن لەم یاسایە. ئەم یاسایە دوو بەشە، بەشێکیان پەیوەندی بە خێزانەوە هەیە کە تا پلە چواری خێزان دەگرێتەوە، واتە هەموو تاکێکی خێزان تا پلە چوار بە ژن و بە پیا و بە مناڵ و بە گەورە و بە هەرزەکارەوە دەگرێتەوە و پارێزگاری لە هەمویان دەکا. بەواتایەکی دیکە ئەگەر پیاوێک تونند و تیژی بەرامبەر ئەنجام درا یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزان دەیگرێتەوە. بەڕاستی ئەو گرنگە بەڕاستی ئەمە ینی ئەمە یەکسانی جێندەریە ینی پارێزراوی ئەو بابەتەیە چکە گرنگە و زۆری ژانی لە بۆ نمونە ئەوانەی کە شارەزان لەم بوارەدا ئەوانەی کە چاودێری مافەکانی مرۆڤ و مافەکانی خێزان دەکەن ئەمەیان زۆر بەلاوە گرنگ و بەڕاستی کە هاوسەنگی هەبێت لەو ینی پاراستنەی مافی تاکەکان لە ناو خێزانە. بێگومان ئەمە خاڵێکی زۆر ئیجابیە لە یاساکەدا کە تۆ مناڵەکانیش هەمیشە پارێزراون لە ناو ئەم یاسایەدا، هەرزەکار پارێزراوە لە ناو یاسایەدا بە کچ و کوڕەوە، پیاویش پارێزراوە، ژنیش پارێزراوە. بەڵام ئەوەی کە ئێمە لە لامان زۆر زۆر مەبەستە مەسەلەی ژنانە لە ناو خێزان، لە دەرەوەی خێزان، لە ناو کۆمەڵگا. باشە و خاڵێکی دیکە کە لە ناو یاسایە تەرکیزی خراوەتە سەر کە زۆر زۆر گرنگە مەسەلەی تونند و تیژی ئابووریە. وەکێکە لە جۆرەکانی تونند و تیژی زۆر باو لە ئێستا لە دنیادا. بۆ کاتێ ژنێک دەچێت کار دەکا، باشە یەکێک لەو خاڵجیا کاری ڕەگەزیانی کە لە دنیادا باوە و کاریشی لەسەرکرێ و لە ئێستاشدا لێرە لەوێ ئێمە کەی سەبیستین کە هەمانە. بەڵام بۆ بەرگرتن یاخود بۆ ڕەدعێک بۆ ئەمە پێویست بۆ بەیاسا ئێمە کاری لەسەر بکەین. مەسەلەی تونند و تیژی ئابووری چۆنە؟ مەسەلەن ژنێک دەچێت کارەکە، باشە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە کاتێککە موچە وەرەگرێ ئەو کەسەی کە سەرۆکی خێزانەکە یاخود مێردەکەی یاخود کوڕەکەی یاخود لەبەر ئەوەی کچێک لە کچەکانی خێزانەکە کارەکە، خێزانەکە بەشی زۆری داهاتی کەسەکە وەرەگرن بۆ خۆیان و بەشی هەرە کەمی داهاتەکە دەدەنە ژنەکە. ئەمە یەکێکە لە جۆرە تونند و تیژیە زۆر زۆر سەرەکیەکانی کە لە ئێستا بێ کاری لەسەر بکرێت. خاڵێکی دیکەمان هەیە کاتێک کچێک و کوڕێک هەمان کات دەچن بۆ دەوام، هەمان کات کار دەکەن، هەمان کار دەکەن، باشە و لە هەمان کاتی شاکاریان تاوا دەبێت. هەندێک جار لە هەندێک شوێن موچەی کچەکە یاخود موچەی ڕەگەزەمەیەەکە کەمترە لە موچەی ڕەگەزەنێرەکە. بەڵێ ئەمەش جۆرێکی دیکەی تونند و تیژی ئابووریە کە بەرامبەر ڕەگەزی مێ ئەنجامەدرێ. ئەم یاسایە دەبێتە هۆکارێک کە ئەگەر کچان یاخود ژنان یاخود ئەو کەسانی کە کار دەکەن بە پاڵپشت بە یاسای کار کە ئەو جیاوازەی نەهێشۆ کە ئێستا پرۆژەکەی لە پەرلەمانی کوردستانە خوێندنەوەی یەکەمی بۆ کراو لە ئامادەکردنی راپۆرتە بۆ خوێندنەوەی دووهەم بە پاڵپشت بە یاسای کار کە دەردەچێت لە ماوەی داهاتوە لە پەرلەمانە کە بە هیوام بە زووترین کات دەربچێ، چونکە لەو یاسایەشە هەندێک بڕگە و مادەمان هەن کە کار لەسەر کەیسی ژنان دۆزی ژنان دەکەن زۆر باشن و بڕگەی زۆر باشن کە مادەی زۆر باشن. دەست خۆش بە شادیخان ینی بەڕاستی ڕوونکردنەوەی زۆر باشەدا بە ئێمە و بە بینەرانی ژوە ئەوەی کە تا ڕادەیەک ناڕوون بوو ینی بۆ ئەمڕۆی خەڵک ینی جەنابەت بەڕاستی تیشکە خسە سەر و توانیت ینی ڕوونکردنەوە بدەیت و گرنگجی ینی هەمواری ئەم یاسایەشت خستە ڕوو بەڕاستی بۆ ئێستای هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ پاڵپشتیکردنی ژنان و کەمکردنەوەی تونند و تیژی و هەروەها ئەو نایەکسانی کە هەبوو لە ڕابردوودا لە نێوان ژن و پیا. سوپاس دەکەم دێمەوە خزمەت جەناب بۆ کۆمەڵی پرسی دیکەی گرنگتر کە هەر وابەستەیە بۆ بابەتەوە. دەچمە لای خاتو بێخاڵ عەبدوڵڵا کە جەنابیان سەرۆکی ڕێکخراوی یەڵدان دووبارە ساڵ دەبێت خاتو بێخاڵ ینی بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان وەکو خاتو شەیداش ئاماژەی پێدا ینی گرنگە تۆ کە یاسایەک دەرەکەی لە ماوەکانی ڕابردوودا کەم و کورتیەکانی ڕوبەڕوو دەبێتەوە دەبێت جارێکی دیکە ئەم یاسایەنە بگونجێنیتەوە لەگەڵ ئەمڕۆی واقعی کوردستان و هەروەها لەو کەم و کورتیانەشی کە هەبوو دەبێت پێداچوونەوەی بۆ بکەیت. بەڕاستی ئەوەی کە گرنگە لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ ژنان و خانمان کە لە ماوەکانی ڕابردوو بینیمان بە شێوازێکی زۆر ناتەندروستانە و نادادپەروەرانە ڕوبەڕووی تونند و تیژی دەبوونەوە، یعنی کۆمەڵێک لایەنی گرنگ هاتنە سەرخەت بۆی کە بیان پارێزن. ئێستاش پەرلەمانی کوردستان ئەم گفتوگۆیەکە لەسەر هەمواری یاسای خێزان و تونند و تیژی خێزان بەلای ئێوە تا چەندە گرنگە بەڕاستی ئەمە؟ سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش.
بەنسبەت ئەمڕۆی کوردستان و خێرزان و تونند و تیژی ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە ژنانەکان ئەو ڕێکخراوانەی کە داوای مافی ژن دەکەن و داوای مافی منداڵ دەکەن، گەورە دەکەن، گەنج دەکەن، ژن دەکەن، پیا و ئەوانە هەمووی لە چوارچێوەی خێرزانە کە داوای ماف دەکرێت ئێمە سەرەتا دەبێت لە ناو خێرزانەکان مافی یەکتر دابنکەین. ئەو مافەی کە من هەمووەکو دایک کە وەکو باوک منداڵ ئەو مافانەی هەن ئێمە دەبێت سەرەتاوە بە یاسایەک ناو ماڵەکان ڕێکخێنەوە، چونکە ئەگەر بیتە وەکو ئێمەی کە ڕێکخراوەکان پەردە لەسەر زۆر شت دەمانەوەی لا بدەین. ئەگەر بین باسی ناو خێرزانەکان بکەین چی ئەگوزارێ اینجا ئەتوانین بڵێن ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەتوانین پاڵپشتی کۆمەڵە یاسابی. ئەوانەی کە لە سوشیال میدیا و لە ڕاگەیاندنەکان دەگوترێ زۆر جیاوازە لە ناو خێرزانەکاندا. ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هیوامان وایە ئەو یاسایانەی کە لە کۆندا هەن و ئێستا دووبارە هەموار کرێنەوە، ئەو یاسایانەی کە داڕێژاون بە تایبەت بۆ ژن نا کە تۆ باسی خێرزان دەکەی با هیچ تاکانی ناو خێرزانە جیاوازیان نەبێتن. مناڵ مافی خۆی پێ بدرێ، پیا و مافی خۆی، ژن مافی خۆی، کە تۆ باسی خێرزان دەکەی بەڕێی ئێمە جیاکاری نەکرێت، چونکە ئەگەر منێکی ژن مافم هەیە پیاوێکیش مافی هەیە، منداڵێکیش مافی هەیە لەو ماڵەیە، یان هەر یەکێک لە تاکانی تر کە دەژێت لەو خێرزانەدا ئەویش مافی هەیە. جیاکاری بکرێت لە نێوان مافی ژنێک مافی خێرزان کەیسەکان زۆر جا بکرێتەوە. پێ دوای خاتو بێخاڵیان لە ڕابردوو ئەم جیاکاریە هەبوو لە هەرێمی کوردستان بۆ منە چکە زۆر بازەواکرا کە ژنان تونند و تیژیان بەرامبەرەکرا، بەڵام لە بەرامبەری شامان بینی کۆمەڵێک کەیسی شاراوە هەن کە هەر پیاوەکە خۆی بۆ خۆی پێی شەرم بۆ بێت ینی باسی بکاو لە تونند و تیژین بەرامبەرکراوە یاخود دەرکراوم لە ماڵەکەی خۆم، ینی پێ دوایە ئەمە هەبوو پێویستە ئێستا ئەم یاسای لەبەر چاوی بگرێ وەکو خات و شادیش ئاماژەی پێیا کە ئەوان لەبەر چاویان گرتووە و دەیانەوە بیخەنە ناو هەموارە تازەکەەوە. بە دڵنیاییەوە دەبێت ڕەچاو بکرێتن. ینی ئەگەر گریمە دایک و باوکێک جیابەتەوە منداڵەکان لای دایکەکەیە دەبێت چەند مافی بدرێتێ یان لای باوکەکەیە. ئێمە چەندین کەیسمان هەیە وەکو ڕێکخراو چەندین کەیسمان لایە کە منداڵەکان لە لەگەڵ باوکیاندا دەژێن، بەڵام تونند و تیژیان دووبارە لەلایەن باوکیانەوە بەرامبەر دەکرێت، یان مەسەلەن لە لای دایکێتی بە هەمان شێواز. چەندین کەیسمان لایەکە کاوڕێکە دایکەکە دەستبەرداری منداڵەکەی بووە، باوک دەستبەرداری منداڵەکەی بووە، ئەو منداڵە کەوتوتە لای باپیر و داپیری، ئەگەر بیتە ناو ژیانی ئەو منداڵە کارە ساتە، دایکی لە دەستداوە، باوکی لە دەستداوە، ئەوانەی کە مەسەلەن لە ژیاری گوزەراوە لای خەڵکانێک دەژێ هیچ مافێکی ڕەچاو ناکەن. یعنی کۆمەڵە کەیسمان هەیە بەڕاستی ئەو جیاکاریە نەمێنێتن. اینجا دوایی بینە سەرخاڵی ئەوەی مافی ژن ئەگەر لای هاوسەرەکەی زەوت کرێت چ قانونێکی بۆ دابدرێ، ئەگەر منێکی دایک مافی منداڵەکەم پێشێلکەم چ قانونێک بمگرێتەوە. ئەوەی کە من دەیبینم وەکو ڕێکخراوەی سەیری کەیسەکان دەکەین هەڕەمەکی ئەڕوات، تەنها دەڵێن تونند و تیژی خێرزانی. ئەگەر هات و گریمان ژنێک تونند و تیژی کرابێ لە ناو خێرزانێکدا سیر بکەین ئەو خێرزانە هەڵوەشاوەتەوە، کەیسەکەی دەکەوێتە دادگا، باشە ئەلەوەیە تۆ دەتوانی یاسا تەطبیقکەی لە ناو ماڵێک ناتوانانی یاسا تەطبیقکەی و بەسەر پیاوێکدا بیسەپێنی، چکە بە خۆتان هەمومان دەزانین ماڵ چۆنە، بەڵام کە دەڕۆی بۆ دادگا سەیری دادگاکان دەکەیت تونند و تیژی کەیسەکە وەردەگرێن دەیدا بە دادگا. ئەگەر کەیسێک مەسەلەن ئەمڕۆ ڕوو بدا دەبێت 2 ساڵی تر چاوەڕێ ئەنجامەکەی بکە، ئەو ژنە بۆ خۆی دەست دەکێشێتەوە لە مافەکانی خۆی. ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی ژنان دەستمان کردو بە هەڵمەتی هۆشیاری ژنان، گرنگە هۆشیاری ئافرەت خانم. وەکو ڕێکخراوەکەی خۆم لە مودەی 4 ساڵدا کارکردنمان 2 ساڵە زۆر جەختمان لەوە کردوتەوە تەنها تۆی تاک بزانی مافت چییە، لە ناو خێرزان مافت چییە و لە دەرەوەی خێرزان مافت چییە، مافی هاوسەریەتی، مافی مناڵ بەخێوکردن، ئەوەی کە لە چوارچێوەی خێرزاندا چێ اینجا چینە دەرەوەی خێرزان. ئەگەر ئێمە دەست بکەین بە هەڵمەتی هۆشیاری یاسایی ئەو تونند و تیژیە ئەو ڕێژە زۆرەی تاوانە بەڕێی ئێمەی ڕێکخراوەیی
زۆر کەم دەبێت. باشە خات و بێخاڵم لەمەوە پرسم ینی بۆ نمونە هەر لەسەر مەسلەی توندوتیژی و بەرزبوونەوەی ئامارەکانی توندوتیژی و ژن کوشتن لە هەرێمی کوردستان یعنی تا کۆمەڵێکی زۆر لە ڕێکخرا و چالاکوان هەیە کە لە بوارەکانی مافی ژنانە کارەکەن و تا جەنابیش دەڵێ ڕێکخراوەکەی ئێوە چەندین کار و چالاکیتان کردو لەسەر هۆشیاری بەڵامیانی دەبینی کەچی ڕێژەکە هەر لە بەرزبوونەوەیە هۆ کارەکەی چییە؟ ئەوەیە پەیامەکەی ئێوە ناگاتە جێی خۆی یاخود نەخێرەمە کۆمەڵگەکەی ئێمە وابەسەیە بە کۆمەڵێک دابوونەری تۆ عرفەوە کە ناتوانێت لێلاوە بەڕاستی. کاکاوڕێ بەنسبەت ئەو پرسیارەوە ئێمە ڕێکخراوەی زۆر هەوڵ دەدەین بەڵام کێ پشگیری ئێمە ئەکا دەبێ حکوومەت کۆنتاکێکی بەهێزی هەبێتن لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە لەوە ئەچێ من سەدان کەیسم لابێتن ئەو کەیسانە کارە سادبار بێ ئەو کەیسم لابێ من نەتوانم وەکو ڕێکخراوەی چارەسەری بکەم من ڕەنگە ئەو کەسانی کە من پێم گەیاندوو بێن چەند ساڵێک بێهاتبنە ناو ناسینی مافی خۆیان بەڵام ئێستا بن مافی کەسانی تر وەرگن زۆر قرس بێ بۆیان بەڵام ئەگەر هاتو لێرەیە حکوومەت لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی لەگەڵ ڕێکخراوە ژنێنی و ئەو ڕێکخراوانەی پەیوەندیان بە مافی مرۆڤ هەیە و مافی ژن هەیە منداڵ هەیە کۆنتاکێکی بەهێزی هەبێتن پەیوەندێکی بەهێزە بێت بۆ ئەم هەمواری پرۆژیاسە کۆنتاک هەبوو لەگەڵ ئێوە هیچ پرسوڕایە بێەوە کراوەکو ڕێکخراوەکان ڕاتان وەرگیراوە تەنها من ئەوەندەی ئاگادار بم تا ئێستا شتێکی وام نەبینیوە تەنها هەڵمەتی بە ڕێزقوبات تاڵەبانیم بینیوە کە دەڵێ بەتەنیاش بم لەگەڵ بکوژانی ژن نەهەڵم بە ئازادی بسوڕێنەوە من کە بۆ خۆی وەکو ڕێکخراوی هێڵدا کە ئەو قرارەی بە ڕێزقوبات تاڵەبانیم بینی قرارماندا وەکو ڕێکخراوەی کار و چالاکیمان هەبێ بە هەماهەنگی لەگەڵ ژنان و ڕێکخراوی چەند ڕێکخراوێکی تر بوو لە ئێستا دەبێ ببورن کە ناویانم بیر نییە ئەم هەفتەیە زۆرینەی ڕۆژەکان ئێمە دوو چالاکیمان هەبووە بۆ وشارکردنەوەی تاک بەگشتی اینجا ژن بە تایبەتی لەبەر ئەوەی لە هەر لە کۆمەڵگای ئێمە ئەگەر پیاەک بکوژێ بە نسبەت ئێمەی ڕێکخراوەیە ژنێک بکوژرێ لە کۆتاییدا مرۆڤێک کوژراوە هیچ جیاوازێکی بۆ ئێمە نییە بۆی ئێمە دەستمان کرد بە هەڵمەتا و داوای ئەوەشمان کرد مافی ئەو کەسانەی کە زیندون لە ئێستاە کە مافیان خوراوە لە دادیەکان کەسیان هەیە و ئەو کەیسانی ئافوکا کاورێ ئەو کەیسانەی کە لە داڵدەدانن داوامان کردووە ئەوانەی کە هەڕەشیان لەسرە لێکۆڵینەوە بکرێتن چونکە ئەوەی کە هەڕەشەی لەسرە ترسی کوشتنی هەیە ڕۆژێک دێتە دی دەبێت ئێمە ڕێگری بکەین لەو کەیسانەی کە هەڕەشیان هەیە و لە داڵدەدانن ئەوانیش چارەسەر بکرێ وەکو کەیسی بکوژان سیر بکرێ دەستەکانە خۆش بخات و بێخاڵ دێمەوە خزمەت جەنابەت خات و شادیانی بۆ نمونە جارە نایەمە سەر بڕگە و مادەکانی نێو ئەو پرۆژیاساکیەوەتانێ هەمواری بکەن و بە تایبەتی لەسەر یەک دوو مادەیەمێ پرسیار لە جەناب بکەم چکە تۆزە سەرنجی ڕاکێشام وە خەڵکیش زۆر قسەی لەسەر کرد و هەندێک لە ئەندامانی پەرلەمانیش خۆتان تقریبان تا ڕادەیەک هەندێکتان قسەتان هەبوو لەسەری و زۆریشی بە گاڵتەجارڕێ قسەتان هەبوو لەسەری مەبەستم ئەوەیە ئێستا بۆ نمونەکو خات و بێخاڵەڵێ ئێوە تا چەند توانیوتانە ڕاوێژ و هەروەها پرس و ڕابکەن بە چالاکوانانی بواری مافەکانی ژنان و هەروەها ئەو کەسانی کە لە بواری خێزانە کارەکەن و ئەو ڕێکخراوانی کە ینی لە کۆمەڵگای کوردیە ئێستا ئەکتیڤن و ڕۆڵیان هەیە و ئەیانەوێ ڕۆڵیشیان لەبەر چاو بژیر و پرسوڕایان پێ بکرێت ئەمەتان کردووە گەر کردوتانە تا چە نەتوانن جێگای سەرنج و ڕابۆچوونەکانی ئەوان بکەنەوە لە هەمواری نوێی ئەم پرۆژەیاسایەدا ڕاستیەکەی من پێشەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە حەزەکەم ئاماژە بە خاڵێکی تر بکەم کە لە پرسیارێکا بۆ بەڕێزان لە ڕێکخراوەکان کردت بۆ ڕێژەکانی تونند و تیژی خات و بێخاڵ ببوورە خات و بێخاڵ بۆ ڕێژەکانی تونند و تیژی هەتاوەکو ئێستا ڕوو لە بەرزبوونەوەیە ئەمە پرسیارێکی زۆر زۆر جەوهەریە بە تایبەت بۆ کۆمەڵگای ئێمە بۆ عورف و عاداتانی کە هەمانە بۆ تەئسیراتە زۆری عورف و عادات لەسەر ژیانی تاک هەیەی ڕاستیەکەی ڕێژەکانی تونند و تیژی کە بەرز دەبنەوە زۆر فرە جەمسەرە یەکێک لەو جەمسەرانە ئەوەیە کە باس یعنی ئەگەر بێت وێ مەدراسی بکەین ئەبێ باس لەوە بکەین کە ئەم تونند و تیژانە چەندێکی ڕێژەکەی وجودی هەر هەبووە بەڵام تونند و تیژی شاراوە بوون و ژنان باوەڕیان بەوە نەبوو یاخود خێزان باوەڕی بەوە نەبوو کە ئەمە تونند و تیژیە ئەمە پێشێلی مافی تاکێکی خێزانەکەیە کە دەکرێت واتە هەر کاتێ
تاک ڕۆشنبیر بوو بەرامبەر بە مافەکانی خۆی بەرامبەر بە استحقاقاتی خۆی دەزانێ ئەوەی کە دەکرێت ئایا لە پێشێلی مافەکانی ئەوە پێشێلی یاسایە یاخودنە بۆیە هەڵمەتەکانی هۆشیاری کە ڕێکخراوەکان ئەنجامی دەدەن بەگشتی هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەم تونند و تیژیە شاراوەی ناو کۆمەلگا دەربخە و ئێمە پێمان وایە لە شوێنێک لە شوێنەکانە پێمان وایە ئەم ڕێژانە بەرزە بنەوە بەبێەوەی بیر بکەینەوە کە ئەم ڕێژانە بۆ خۆی وجودیان هەر هەبووە وەک چۆن دایکی من و دایکی تۆ و دایکی ئەوی تر و دایکی ئەوی تر و ننکمان هەمووی تونند و تیژیان بەرامبەر ئەنجام درراوە بەڵام لە شوێنی لە شوێنەکانە نەیانزانیوە ئەمە تونند و تیژیە ئەمە پێشێلی مافەکانیانەکە ئەنجامەدرێ بۆیە داوا و سکاڵای یاساییان نەبووە لەسەری بۆیە ئەمەی کە ئێستا هەیە ئاشکرابوونی ئەو ڕێژە تونند و تیژێ بێگومان ئەمەیەکێکە لە هۆکارەکانی بەرزبوونی ڕێژەکان و هۆکاری دیکەشمان زۆرە بەس ئەم خاڵەیەکێکە لەو خاڵانەی کە پێویستە هەمومان بیری لێ بکەینەوە تا چەند ڕاوێژ کراوە بۆ نووسینەوەی راپۆرتی ئەم دانیشتنەی پەرلەمان لەسەر ئەم هەموارە یاساکە هەر بۆی کە من ئەو معلومەیە ڕاست بکەمەوە بە هەڵە نەگاتە بینەرانی بەڕێز تاپ لە چوار خێزان تاپ لە چوار لە یاساکەدا هەربوونی هەبووە باشە خێزان هەر بەو شێوەیە بووە و هەموو تاکێکی ناو خێزان لە یاسای ژمارە 8 2011 لە 2011 لە چوونە بواری جێبەجێکردنی یاساکەوە توانیوێتی سوودمەند بێ لەم یاسایە بەڵام ئەوەی کە زیاتر ژنان لی سوودمەند بوون لە بەروێ ڕێژەی تونند و تیژی کە بەرامبەر ژنان ئەنجامەدرێ زۆر بەرزترە لە پیاوان لە کوڕانی ناو خێزانەکان تا چەندێک ڕاوێژ کراوە ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان زیاتر لە ساڵێکە کار لەسەر ئەم پێشنیازە ئەکەین و بۆ یەکەم جار لە پەرلەمانی کوردستانە ئێمە جەلسەی ئیستیماعمان کرد بۆ گوێگرتن لە هەموو ئەو لایەنانەی کە ڕۆژێک لە ڕۆژان کاریان لەگەڵ ئەم یاسایە هەبووە یان کار لەگەڵ یاساکە دەکەن یان پەیوەندیدارن بە یاساکەوە وەک ئەنجومەنی دادوەری دادگاکان وەزارەتە پەیوەندیدارەکان بە ئەوقاف ڕۆشنبیری ناوخۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لیژنە پەیوەندیدارەکانی ئەو وەزارەتانە لە پەرلەمان هەمووی ئاگادارکراون یعنی هەمووی پرسوڕایان پێکراوە ڕاوێژیشیان پێکراوە هەمویان هەر هەمویان بانکراون بۆ ئەو جەلسە ئیستیماعە کە بێن ڕای خۆیان لەوێ ڕوبەڕووی ئێمە بکەنەوە هەروەها چیتر هەموو ئەو یەکە و ڕێکخراوانەی لایەنە سیاسیەکان کە کار لەگەڵ ژنان دەکەن بەیکێتی ژنان یەکێتی ئافرەتان یەکێتی خوشکان و هەموو ئەوانەی تری ئەحزابەکانی دیکە و ئەو حزبانەی کە یەکەیەکی تایبەتیان نییە بۆ ژن حزبەکە ئاگادار کراوەتەوە نوێنەری خۆتان بنێرن بۆ ئەم جەلسەیە باشە هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشی هەرە زۆریان ئاگادار کراونەوە لەو جەلسەی ئیستیماعەیە زیاتر لە 100 کەس بە وەزیر و بە حاکم و بە محامی و بە توێژێری کۆمەڵایەتی و بە زانای ئاینی و بە هەموو ئەو بە کەسانەی کە باسم کرد ئەو توێژانە نوێنەریان ئامادە بوون لەم جەلسەیە زیاتر لە 100 کەس ڕای خۆی وتووە و هەموو ئەم ڕایانە تەسجیل کراوە ڕیکۆرد کراوە دواتر کراوەتە نووسراو بەرمەبنای ئەم ڕایانە جارێکی کە لیژنەی پەرلەمانی دوای دیراسەکردنی لەلایەن لیژنەی تایبەتمەند کە لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان دانیشتنێکمان ئەنجام داوە لەگەڵ لیژنەی یاسایی هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت لە پەرلەمانی کوردستان کە بە ڕێزق و باتاڵەبانی بۆ خۆی لەو دانیشتنە ئامادە بووە و زیاتر لە 6 سەعات گفتوگۆمان کردەوە لەسەر بڕگە و مادەکانی ئەم پێشنیازە یاسایە باشە بە واتایەکی دیکە ئێمە بۆ نووسینەوەی ئەو راپۆرتی ئەمڕۆ مناقەشەی لەسەر کراوە ڕای هەموو لایەنەکانمان بە هەموو ئەحزابەکان و بە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی ناو حکوومەت و دەروی حکوومەتیش وەرگرتووە ڕەنگە ڕێکخراوێک یان دوانیان چەندێک بانگمان نەکرد بێتن یاخود نەهات بێتن هەندێک لەو ڕێکخراوانە خۆیان نوێنەریان نەناردووە یان ئامادە نەبوون هەندێک لە ڕێکخراوەکانی دیکە طبعاً ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێوە بخۆتان دەزانن زۆرن ڕەنگە ئێمەش نەمان پەرژابێتە سەر ئەوەی کە نوێنەرایەتی هەمویان بانکێشت بکەین بۆیە زۆرترین ئەو ڕێکخراوانەی کە دەستمان پێیان ڕاگەیشتۆ یاخود ناسیومانن یاخود زانیومانە هەن و ئێمە داوای ناوی ڕێکخراوەکانیشمان نەک بە تەنیا بە پەیوەندی شەخصی و یەکتر ناسین بانگمان کرد بێتن داوای ناوی ئەو ڕێکخراوانەمان کرد کە لە فەرمانگەی ڕێکخراوانە حکوومیەکان تۆمارن کار لەسەر کەیسی ژنان دەکەن بۆیان ناردوین
بەرمەبنای ئەوەش ئێمە جارێکی دیکە لەسەر ئاستی پارێزگاکان ڕێکخراومان بان کردوتەوە واتە لە هەڵەبجە ڕێکخراومان بان کردووە لە سلێمانی ڕێکخراومان بان کردووە هەولێر دووەک بامان شێوە بەبێ جیاوازی لە نێوان ناوچەکان لە نێوان لایەنەکان بەرمەبنای ئەم گفتوگۆ بیر و بۆچوونەکان ئەم ینی ڕاگۆڕینەوە چڕوپڕی کە جەنابەت دامەژەی پێدەی یعنی بێ یاساکە زۆر باشتر بکرێت لەوەی کە لە ڕابردوودا هەبووە لە پێناو خزمەتکردنی خێزان بەڵام من یەک پرسیارم هەیە لێرە خاتو شادی کۆمەڵێک لەوە چ یەک دوو بڕگەیتیا بێت تۆزێ نەشیاو بێ بەڕاستی چکە من لەو بڕگانم خوێندەوە یعنی تۆزێ ئەوە نییە کە هەر لەسەر شاشەی تیڤەکانیش باسی وەکچی وەکام بڕگەیان وڵای بۆ نمونە ئێستا باز زەواکە ینی ئێمە لە یاسا هەمانە کەواتە زۆر ئاساییە بەدەقی یاسا هەمانە وەکو ڕۆژنامە نووسێک ئەمە ڕای خۆمە ئەڵێم لەوە چێ بۆ منە بڕگەی کاڵەیە گەر خێزانەکە ژنەکە ڕازی نەبوو سەررجێگەی لەگەڵ پیاوەکە بکات یعنی حەقە نازانم چی بەرامبەر بکە و چی بەرامبەر بکە بەڕاستی کۆمەڵێک خاڵی تایە یعنی ئێوە حەقە تۆزێ متحەزرترانە باسی بکەن یاخود ئەوانەی کە لایق نییە بۆ کۆمەلگە و خێزان لای بەرن بەڕاستی و بڕگانە چۆن نازانم چ خزمەتێکەکە بە خێزان ئەم پرسیارە زۆر جوانە و زۆر لە شوێنی خۆشیەتی ئوستاز ئەوەی کە ئێمە نایبینین بەچای خۆمان نایبینین یاخود لە چواردەورەکەی خۆمانی نابیستین مانای ئەوە نییە مانایەوەی ئێمە نەمان بینیوە ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لە لیژنەی تایبەتمەندی پەرلەمان ئەم کێشەیەمان هاتۆتە بەردەم بەدەیان جاریش دووبارە بۆتەوە و یەکێکە لەو کێشانەی کە لە ئێستاە لە هەرێمی کوردستانە هەیە و بڕگەکە ناڵێ ئەگەر ژن ئەڵێ بە زۆر سەررجەیی هاوسەری واتە ئەگەر پیاوەکە بە زۆر سەررجەیی بکە ئەگەر ژنەکە بە زۆر سەررجەیی بکە واتە بۆ هەردوو ڕەگەزدا ڕەگەزەکە جیانە کراوەتەوە لەم بڕگەیە بەڵام ئێمە زیاتر بیر لەوە دەکەینەوە کە ژنان ڕوبەڕووی ئەم خاڵە دەبنەوە و ئێمە ئەزانین کە کەیسی هاوشێوەمان زۆرە و بە تایبەت ئەمڕۆ دکتۆرە شایان نمونەیەکی زۆر جوانی لەناو هۆڵی پەرلەمان باس کرد کە ئەندامی لیژنەی تەندروستیە و بۆ خۆشی تەخەسوسی لە کانسەر هەیە لە دەست نەخۆشیەکانی شەرپەنجە هەیە باسی لە حاڵەتێکی خۆی کرد کە بەڕاستی ئێمە ئەم کەیسانە دەبینین و بەڵێ بە زۆر سەررجەی هاوسەری هەیە هەتاوەکو ئێستا تەجریم نەکراوە پێویستە تەجریم بکرێ بۆی پیاوانیش و ژنانیش لەوە تێبگەن کە مافی خۆیانە کاتێک نەیانویست سەررجەی هاوسەری نەکەن باشە چونکە مافێکی ئینسانە یەکێکە لە بنەما سەرکیەکانی مافی ئینسان کەی نەتویست لەزەت ببینین ناتەبێ باشە و هەموو ئینسانێکیش ئەم مافەی هەیە نەک تەنیا ژنان یا تەنیا پیاوان بەڵام ئایا ئەم بڕگەیە چۆن لێکدانەوەی بۆ کراوە ئەمە ڕای کەسانێکی دیکەیە لە دەرەوەی ڕەنگە لە دەرەوەی واقعەکە پێچەوانەی ئەو واقعی کە هەیە تەفسیری بۆ بکرێ بێگومان هەموو دەقەیەکیش و هەموو نەسێکیش قابلی تەفسیر و تەویلە بالضبط دەسەوەی کە جەنابەت شیت کردەوە ینی واقعیە و ینی هەم من هەم لەوە چێ کۆمەڵگەش بە تەواتی وازەح بێ لە لای یەک بڕگەیکە ببوورە لەوە چێ مافی خاتو بێ خاڵیش خۆی وەڵامیانی گرنگە ئەم پرسیارانە لێ بکەم خاتو شادی یەکیشکە لەوە بازە سکاڵاکردنەکە لە ناو خێزانە ڕاستە خۆ یعنی مە شتێکی تازە نییە سکاڵاکردن هەر هەبووە یعنی ئەگەر بۆ نمونە ژن توند و تیژی بەرامبەر کرابێت چۆ سکاڵای کردووە یا پیاو بە ئامان شێوە یا بەڵام نەمان بینی ینی بۆ منە مناڵێک یاخود کچێک یاخود کوڕێک لە خێزانەکە بڕوا سکاڵا بکە لەسەر باوشی یا دایشی بڵێ کامە توند و تیژی بەرامبەر کردوم ئەمە تۆزێ نابێتە هۆی چڕانی شیرازە تێکدانی خێزان ئێوە چۆنی بینن بەڕاستی و کۆندان پەرلەمانی خاتو شادی نەخێر ئەمە نابێتە هۆی تێکدان یاخود پچڕانی شیرازەی خێزان چونکە ئێمە ئەگەر واقعی بین هەم بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەبەر پرسیارەتیەوە هەتاوەکو ئێستا و لە ئێستا بە دواش مامەڵە لەگەڵ کەیسی ئەو هەرزەکارانە یاخود ئەو منداڵانە دەکەن کە سکاڵایەک بەرامبەر خێزانەکانیان دایانەوێت تۆماریکەن و ئەم جۆرە کەیسانە بەڕاستی بەرمەبنای لێکۆڵینەوەی جددی ورد ئەنجامەدرێ و لەسەر تاسەری دنیاش بەو شێوەیە هیچ سکاڵایەک لە مناڵێک وەرناگیرێ لەسەر خێزانەکەی ئەگەر تحقیقی تیانەکرێت بزانن ئایا ئەم تونند و تیژیە بە تەواوەتی وجودی هەیە یاخود نیەتی تووڕەبوونی مناڵێک لە خێزانەکەی ناکاتە ئەوەی سکاڵا بنووسێ بەڵام دووبارە بوونەوەی ئەنجامدانی تونند و تیژی یاخود بوونی تونند و تیژێکی حتمی لە خێزانە ئەمە ئەو مافەعەداتە مناڵ کە سکاڵا لەسەر دایک و باوکەکەی یاخود خێزانەکەی هەندێک جار دایک و باوک نییە کە تونند و تیژی ئەنجامەدا هەندێک جار برا خوشک مام ئامۆزا پورزا خاڵۆزای ئەنجامی دەدا
ئەمانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە بڵێ ئێمە پێویستمان بۆیە کە لێکۆڵینەوە بکرێ جاسکاڵە لە هەرزەکار و مناڵ وەربگیرێ بەڵام مانایەوە نییە ئێمە لەبەرەوەی کە مناڵ ئەهلێتی قانونی نەبێ یاخود لەبەرەوەی کە نەمان بینیەوە تاوەکو ئێستا مناڵ نەتوانێت داوایەکی یاسایی لەسەر خێزانەکەی تۆمار بکە چونکە سەرەتاییترین مافەکانی منداڵ ئەوەیە لە کەشێکی ئارامە ژیانی مناڵی خۆی بەسەر بەرێ بەرمەبنای ئەم مادەیەی مافە گشتیەکانی مناڵ ئێمە پێویستمان بە مادەیە هەیە پێویستمان بۆ حەقش هەیە کە بیدەینە مناڵ یعنی ضرورە هەبێتەوە لە پرۆژه یاساکەیە بێگومان ضرورە بەڵام گرنگترین لە ضروریم بوونی مادەکە گرنگتر ئەوەیە چۆن ئەم هۆشیاریە لە ڕێی سیستمی پەروەردەوە لە ڕێی سیستمی خوێندنی باڵاوە لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەاندنەکانەوە بگوازینەوە بۆ مناڵ کە حەقی خۆیەتی لە کەشێکی ئارامە ژیانی مناڵی خۆی بەسەر بەرێ گرنگە دەستخۆش خات و شادی دێمە خزمەتجان خات و بێخاڵیانی گرنگە وەکو خات و شادی ئەڵێت ئەوەی کە هەیە لەم یاسایەدا و هەموارەکرێتەوە ینی جوان بگەێنرێتە خەڵک و ئەو مافەی کە هی مناڵە یاخود هی ژنە یاخود هی پیاوە لە خێزانە بتوانێت بەرجەستەی بکە و هەر سکاڵا و هەر توندوتیژێکیش کە بەرامبەر هەر تاکیشان بکرێ بتوانێت بە هۆشیارانە و بە عقلانەی خۆی مامەڵەی لەگەڵا بکە ئێوەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێوەی چالاکوانان جەناب دۆکو و ژنێک چۆن ئەتوانن ئەم هۆشیاریە بە تەواوەتی بەرجەستە بکەن لە لای تاکەکانی کۆمەڵگە بەبێ ئەوەی جیاوازی بکەن لە نێو جێندەرەکانە ئێوە ڕاستەوتە کردومانە لە ڕابردوو بەڵام لە داهاتوو دوای هەمواری یاساکە چۆنەیکەن ئەتوانن زیاتر ئەکتیڤ بن لەم بوارەیە یا چیتان پێ ئەکرێەوە دەستان خۆش بێتن بەنسبەت پرسیارەکەت کا کاورە ئەو دەستی شادیخانیش خۆش بێ بەڕێی ئێمە ئەم یاسانە کەدا ئەندرێتن و ئێمە ئەتوانین وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەو یاسانە بە هەر ڕێگایەک بێ بگەینین بە تاک و ئەگەر هات و تاکیش هەمووی بە یاساکانی زانی دڵنیام کە بتوان مثلەن ئەو سزایی کەدا دەنرێ بەرامبەر ئەو یاسایە ئەگەر بزاندرێ یەکێکی لە تاکان بزاندرێ جێبەجێ دەکرێ دڵنیا بن یاسایەکە سەرکەوتو دەبێ بەڵام ئەگەر گریمان ئەو یاسایە دەرچووە سزاکەی وەکو خۆی جێبەجێ نەکرێت دڵنیا بە وەکو سەدان یاسایتر بێ ئەمیەت دەبێتن گرنگ نابێتن یاسایەک دەردەچێتن ئەگەر ژنێک بکوژرێتن مافی چی دەبێتن ئایا بکوش ئەکوژرێتەوە لە سێدارە ئەدرێ یان ئەکرێتە زیندانەکان و بەخێو ئەکرێتن لەو ئەچێت دوسێ ساڵێک لێ ببێنێتەوە بە واستەیەک بە سولحی عەشایری ئازاد کرێت چەندین کەیسی وامان بینیوە گرنگ لێرکوانەدایە کە تۆ یاسایەک دەردەکەی سزاکەی مقارنە بکەیت بەڵام سزاکەی بە ئاشکرا بە کۆمەڵگا بگەێنێ ئەو کاتە بە دڵنیاییەوە منێک کە دەمەوێت تاوان کەم نایکەم لەبەر ئەوەی سزاکەم بینیوە کەسانی پێش من چیان بەسەر هاتووە بەڵام ئەگەر سەیری سەدان کیس دەکەی لە کۆمەڵگای ئێمەدا ئێمە باسی خۆمان دەکەین باسی پەرلەمان ناکەین باسی یاساکان ئەمە ئەوەی کە ئەیبینین و ئێمە ئەبێ ڕاستەکانی ناو کۆمەڵگا باز بکەین وەکو ڕێکخراوەیی یاسایەک دەرئەچێ مافی ژن دابین دەکا و ئەگەر ژنێک توندوتیژی بەرامبەر بکرێتن جەستەیی ڕۆحی دەرونی ئەوانە یعنی چی دەکا باشە سزاکەی کەسەکە دەچێت بۆ توندوتیژی داوای مافی خۆی دەکاتن ڕەوانەی محکەمە دەکرێتن 4 ساڵی بەسەردا چێ مافەکەی وەرناگرێ ماندوو دەبێ ئەوانەی کە ئێمە دەمانەوێتن وەکو تموحی ئێمەیە سزاکان دیاری بکرێ و بە ئاشکرا لە دادگاکان باشە خات و بێ ئەگەر بۆ نمونێسە جەنابەت تۆ گلەیت هەیە و سکاڵاکی لەسەرەوەی کە بۆ نمونە ینی ئەوەی کە تاوانەکات بە تایبەتی لە کۆمەڵگایە بەرامبەر بە ژنان ینی بە سزای خۆی ڕاستەگات بەڵام ئەو سزایە نییە کە ئێوەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پێناو پاراستنی مافەکانی ژنان و شیرازەی خێزان داوایەکەن باشە ئەمە گەر یاسا ئەمە ئاراستەکەی بێ ئەی عورفەکانی نێو کۆمەڵگە پێ دوایە ئەمە تا چەند هاوکارە بۆ ئێوە بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگە کە بتوانرێت ینی پارێزگاری لە مافەکانی بۆ نمونە ژن بکە بە تایبەتی کاکاوڕێ ئەگەر بێت و ئەلێرەیە پەرلەمان ئەو یاسایەک دابنێ سولحی عەشایر نەمێنێتن ئەوانەی کە لە کۆمەڵگای ئێمە دەیبینی سولحی عەشایرە زەرەری بەر هەمومان گەیاندووە ئەو کاتە یاسا سەروەر دەبێتن ئەگەر سزای منێکی عەشایر بدرێتن نەتوانم بە پارە و بە هەر ڕێگایەکی تر
بە ڕێگەی کەسایەتیەوە من ئەو سولحە بکەم بە دڵنیاییەوە ئەو کاتە من لە یاسایە مەسەلەن سەروەر دەبێتن بەڵام ئەگەر دەبینی کۆمەڵگەی ئێمە هێشتا سولحی عشاری تیا ماوە ئەوانەی ئێمە کۆمەڵگەیشی تا ڕادەیەک یعنی چۆنەڵی محافظکارین و دەمانێت ئێمە باسمان کرد ئەوە کۆمەڵگەیشیشین یعنی وابەستەین بەدینەوە ئەمانەیە بەڕاستی کۆمەڵەشت هەیە تا ڕادەیەک ینی لە ڕۆعشایەکەوە بەس عفۆ بەڵێ ئەگەر هات و سزایەکی چون دابدرێ بۆ هەر یاسایەک دڵنیا بە هەموو جێبەجێ دەکرێت بەڵام لێرەیە یاساکان زۆر بەتوندی جێبەجێ ناکرێن بۆیە ئێمە وا ئەیبینین ئەگەر سزایەکی تونند هەبێ بە دڵنیای یاسایەکە زۆر بە جوانی جێبەجێ دەکرێت و هەرگیز هیچ کامێکمان وەکو تاک سەرپێکی ئەو یاسایە ناکەین و سەدان وەکو خۆی جێبەجێ دەکەین. باشە ئێوە ڕۆڵتان چی بۆ نمونە کاتێ ئەگەر ئەم قسە و باسێکی ئێمە کردوان ئەگەر کێشەیەک هەبوو بێت لە مەجلیسە عشایرەکانە بۆ نمونە چارەسەر کرابێت دوجار سەری هەڵدابێتەوە ئێوە ڕۆڵتان چی بووە ینی هۆشیاریتان چی بۆ بەرامبەر بەو تاکە کە پەنای بردوۆتە بەر بۆ نمونە کەس و کارەکەی خۆی یاخود مەجلیسێکی عشایری بۆ چارەسەرکردنی کێشەکەی؟ ئێمە ئەو کەسانە کەلامانە کەسی زۆر هەن بەڵام ئەگەر ئێمە لێرەیە باسکەین بە بەرنمەیەک و یان دوو بەرنامە باز ناکرێتن کەیسەکان زۆرن ئەوەی کە ئێمە ئەیبینین تاکی ئێمە ژنی ئێمە لە ناو شارەکاننا لە دەرەوەی شارەکان ئێمە زیاتر سنووری دەرەوەی شارکار دەکەین باوەڕکە کاکاوڕە هێشتا ئەوەی کە لە تمۆحی ئێمەدایە هۆشیاری نییە ئەوەی کە ئێمە کردومانە تەنها هەڵمەتی هۆشیاریە لە ڕێگای چێوە پێگەیاندنی تاک لە ڕێگای کارکردنی بێت لە ڕێگای یاساکان بێت ئەو ڕێگانەی دین بێت ئیتر هەر ڕێگایك ئێمە بتوانین یارمەتی ژنێک بدەین ئێمە کردومانە لە ڕێی دەورات کۆرس سمینار وەرکشۆپ بۆ ئەوەی ئەوانیش بتوانن لەو ڕێگایانەوە مافی خۆیان بزانن بەڵام هێشتا ڕێگری زۆرە هێشتا ڕێکخراوەکان ئەوەندە بربەستیان لە پێشە کە ئەو ئامانجە ئێمە و ڕێکخراو هەمانە ناتوانین بپێکین هیوام وایە ئەو یاسایانەی کەدا ئەندرێن کە جێبەجێ دەکرێت من ناڵێم قسەکە شادی خان جوان بوتی لە ڕۆیەکەوە کە ئێمە زۆر پەردە لەسەر زۆر شت لادەین کێشەی گەورەتر دروست دەبێتن بەڵام لە ڕێگای پێگەیاندنەوە لە ڕێگای ئەو وانانەی کە لە قوتابخانە دەخوێندرێن هەر لە بنچینەیەوە مافی خوشک و برا دیاری بکرێت دایک و باوک دیاری بکرێت باوەڕکە ئەوەندە ئەو کەیسانە گەورە نابن بەڵام ئێمە ئەگەر سیرکەن هەر لە منداڵیەوە پەروەردە ناکرێن بۆیە بەڕێی ئێمە ینی زۆر باش کاری زۆری دەوێت لەسەر یاساکانە بکرێت دەست خۆش خاتو بێ خەڵدێمە خزمە جەناب و دواوتە خاتو شادیانی مەسلەی عرف و مەسلەی دین تا چەند لە هەمواری تازەی یاسای توندوتیژی خێزانیە لە بەرچاو ژیراوە ئێوە کارتان لەسەر کردووە مەسلەی شەریعە ئەمڕۆیەکێک بوو لە باسە هەرە سەرەکیەکانی ناودانیشتنی پەرلەمان کە ئایا چەندێک ئەم یاسایە پێچوانەی شەریعەکاری کردووە و بڕگەکانی خۆیدا ڕشتۆتەوە یاخود لیژنە چەند ئەمێ بەرچاو گرتووە بەڕاستی ئەوەی کە باس کرا هەمووی تەحسیل حاصڵە و زۆر ئەوە ورتر بیریان لەوە بکردایەتەوە کە باسی ئەمە بکەن چونکە ئێمە وەکو دەوڵەتی عێراقی فیدرال ئەو دەستورەی هەمانە دەڵێ هەر نەسێک تەشریع بکرێ لە ناو عێراقدا دەبێ بەرمەبنای شەریعی ئیسلامی دواتر دەڵێ ئەو ڕێکەوتن نامانەی کە عێراق ئیمزای لەسەر کردو بە لە بەرچاوگرتنی پێکهاتی گشتی عێراقە باشە واتێ ئێمە ناتوانین هیچ نەسێکی تەشریعی تەشریع بکەین و دەنگی لەسەر بدەین ئەگەر لە شوێنێک لە شوێنەکانە پێچەوانەی شەریعی ئیسلامی بێ چونکە دەستور ڕێگەمان نادا و ئەم یاسایە بە فلتەری لیژنەی یاسایی پەرلەمانە تێپەڕیوە و ئەوان واجبی سەرشانیانە وەکو لیژنەی تەخسیسی یاساکان پێداچوونەوە بۆ ئەوە بکەن لەکوێیە ئەم یاسایە پێچوانی دەستورە یاخود پێچوانی دەستور نییە و کاتێک کە ئەمە بۆتە راپۆرتی هاوبەشی هەردوو لیژنەکە واتە پێچوانی دەستور نییە من ضمنیها شەریعە چونکە لە شەریعەوە ئێمەتان دەست تەشریع بکەین باشە کەواتەم یاسای لە هیچ شوێنێکە بە تەحسیل حاصل پێچوانەی شەریعە نییە بەڵام بۆ دڵنیاییدان بەو لایەنانەی تێبینیان هەبوو و ئەندامانەی تێبینیان هەبوو لەسەر بڕگە و هەندێ بڕگە و مادەکانی ئەم یاسایە گەیشتینە ئەوەی کە ئێمە هەمومان متتەفقین لەسەر ئەوەی کە نابێ پێچوانی شەریعە بێ و ئەمە متتەفق عەلەیهی جەمیعەن بە هەموو پێکهاتەکانی پەرلەمانەوە باشە
لەبەر ئێمە بڕیارماندا گفتوگۆ بەردەوام بێ بەڵام پێش دەنگدان ئەو بڕگانی کە پەیوەندیان بە شەریعەوە هەیە ئاڕاستەی کەسایەتی مختص و لە هاتوو بکرێن بۆی بزانرێ ئایا پێچوانی شەریعەن یاخود نا کە بێگومانم من هەمووی وا دێتەوە کە نەخێر پێچوانی شەریعەنین چونکە هەر ئەو بڕگانەی کە تێبینیان لەسەری هەبووە بۆ خۆی نەسی تری قانونی ترمان هەیە لەسەری بەڵام ئێمە ئەم جۆرە جەریمانەمان کە لە یاسایەکە کۆکرۆتەوە بە ناوی توندوتیژی خێزان بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و دژ بە ئافرەت لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەیە کە بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و دادگایەکی تایبەتمەند و کەسانی تایبەتمەند بە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی مامەڵە لەگەڵ ئەم کەیسانەیە بکەن ئەگەر ئەو مەسەلەی ینی تەجریمی سڵح عەشایریەتان جێکردوێتەوە لە هەمواری یاساکەیە خاتو شادی لێخۆشبوون لە هەموو یاساکانە بوونی هەیە بەڵام سڵحی عەشایری تۆ ناتوانانی بەنەسەن لە یاساکانە چونکە بەنەسەن سڵحی عەشایری بوونی نییە بەڵام ئێمە دوو جۆر لیژنەی ئاشتەواییمان هەیە لە ناو یاساکەیە کە هەندێک جارۆک و سڵح عەشایری تەفسیر و تەئویلیان بۆکرێ بەڵام بۆ خۆی وانە لیژنەیەکمان هەیە دادوەری لێکۆڵینەوە هەر کەیسێک کە دەچێتە بەردەمی ئەتوانێت ئاڕاستەی لیژنەی ئاشتەوایی بکە بێگومان بە ڕەزامەندی کەسی زیان لێکەوتوو واتە ئەو کەسەی کە توندوتیژەکەی دەرحەق کراوە یان بەرامبەر ئەنجام درراوە بۆ لیژنەی ئاشتەوایی تا بتوانن ئەم کێشەیە و ئەمەش ڕەدعێکی ترە بۆ ئەو خاڵی کە باز دەکرا کە گوایە ئەم یاسایە بۆ تەفکیکی ئوسرە و بۆ هەڵوەشانەوەی خێزان و کۆمەڵێک بابەتی تر لەسەر یاساکە باسکرا ئەم مادەی کە لە ناو یاساکەدا هەیە پێچەوانەی هەموو ئەو ئاڕائانەیە چونکە ئێمە وتومانە پێشەوەی مەسەلەکە بگاتە دادگا ئەم خێزانە ئاڕاستەی لیژنەی ئاشتەوایی بکرێن ئایا کێشەکەیان قابلی ئەوەیە چارەسەر ببێ ئەگەر قابلی ئەوەیە چارەسەر بکرێ ئەگەر نا ئینجا ببێتە داوا و ئینجا بچێتە دادگاکان و ئینجا ڕێکاری خۆی بەڕێ بکات لە دادگاکاندا یاساکە دەرگای بۆ هەردوو چارەسەرەکە کردوتەوە هەم یاسایەکە هەم عەشایرەکە تا ڕادەیەک بەڵام بە ناوێشی دیکە عەشایرەکە بەڵام ئەمە عەشائری نییە ڕاستیەکەی ئەمە ڕاوێژی خێزانی و لە سەرتاسەری دنیادا بوونی ئەو سڵح عەشایری بەڵێ ئەم سڵح عەشایری بەڕێستان باسی دەکەن زیاتر بۆ ئەو کەیسانەیە کە زۆر گەورن وەک کوشتن وەکو کوشتن لە ژێرناوی شەرەف وەکو کوشتنی دیکە ئەمانە سڵحی عەشایری دایانگرێتەوە بەڵام ئەو حاڵەتی کە ئێستا لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژیا هەیە ئەمە لیژنەی ئاشتەواییە یاخود هاوکاری خێزانەکانە بۆ باشتر تێگەیشتن لێک بۆ ڕۆبەڕووبوونەوەی ئەو دۆخەی لە ناو خێزانەکانە هەیە بەرەو چارەسەر بەڵام ئەمە بەبێ ڕەزە تاوەکو ئێستا بەم شێوەیە لە راپۆرتی لیژنەیە و ئاڕائی ژوەرگیراوە لە ئەنجامی مناقەشەکەی ئەمڕۆیە بەڵام لە دانیشتنی سێهەماچی دەنگی لەسەر درێ ئەوە بێ و کاتە قسەی لەسەر بکەین زین کامەی بۆ بەیاس ئەمە دواپەیامی خۆتم پێ بڵێ خاتو شادی لە کەمتر لێ خولەکە سوپاس دەکەم جاوەڵاهی مەگەر پێیان لێ کەمتر لێ خولەکە لەسەر ئەو یاسایە بدەم هیچ ناتوانم بڵێم بەڵام بەگشتی ئەتوانم ئەوە بڵێم کە ئەم یاسایە لە پێناو بەرژەوەندی خێزان و ژنە لە هەموو شوێنێکدا لە پێناو پاراستنی ماف و ئازادیەکانی تاکە لە هەرێمی کوردستانە نەک لە پێناو کۆمەڵشتی دیکە کە پەیوەندیان بە یاساکەوەنی و ئەمڕۆ بوونەجێ خواست و باس لە هەموو شوێنێک و باسکران ئێمە دڵنیایی دەدەین ئەم لیژنەی پەرلەمان بەرمەبنای لێکۆڵینەوە و گفتوگۆ و قسەکردن و گەڕان بە دوای چارەسەر بەو کێشانەی کە لە کۆمەلگاکەمانە بوونیان هەیە ئەم راپۆرتەی نووسیوەتەوە و ئەم هەوڵی داوە و بەڕاستیش ناکرێت ئەومان بیر بچێ ڕۆڵی کاقوباد لە هەموارکردنەوە و داڕشتنەوە و کارکردن لە سەرەتای هەموارەکەەوە هەتاوەکو ئێستا لەگەڵ لیژنەی تایبەتمەند و یەکەم جارە لیژنەی تایبەتمەند جێگری سەرۆکی حکوومەت بخۆی بێت مناقەشەی پرۆژەیەکی هەموار بکە لە پێناو بەدیهێنانی مافەکانی تاکەکانی کۆمەلگا و بە تایبەتی ژنان دەستەکانە خۆش بە خاتو شادی خاتو بێخاڵ جەنابیشە کەمتر لە یەخولەک سپاس دەکەم دوا پەیامە بڵێ من هیوام وایە کە ئەوەی کە لە ڕابردوو ڕۆی داوە لە داهاتوودا ئومێدی باشترمان هەبێتن و گۆڕەخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەو سزانەی کە دەدرێت بە ئەو کەسێک کە تاوانبارە سزایەکە لە 100% بۆ خۆی جێبەجێ کرێ دادگاکان ئەو کەیسانە پەراوێز نەخان ئەو سزانەی کە دەدرێت بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێتن کەیسەکانی کوشتن کە لە ڕابردوو هەیە دووبارە پەردەیان لەسەر هەڵدرێتەوە
سزای ئەو کەسانە بدەن کە بکوژن بەڵێ ئەو کەسانش کە تاوانیان بەرامبەر کرایە لە دادگاکان ماوەتەوە هیوام وایە لەوانیش هەر وەکو ئەو کەسەی توندوتیژی بەرامبەر کراوە جا لە هەر ڕێگایەک بێ کەیسەکەی لە دادگایە هیوام وایە ئەوانیش لێ خۆشببوون نەبێتن شتێکی ترمان هەیە ئەگەر لە کاتما بێکە لە دقەیەکە سپاس دەکەم سیر دەکەی ئەگەر جیابەوەی هاوسەرێک بێتن هەموو تونوتیژێکی بەرامبەر کرد بێ لە کۆتاییدا مافی دەکرێت بە موچەیەکی 50,000 100,000 کە دووبارە زەرەر لە دەرونی ئەو ژنە دەداتەوە بەڕاستی یاساکان زۆر دەستکاریانەوە هیوام وایە پەرلەمان چاوێکی بە تونوتیژی خێرزاندا بخشێنێتەوە و یاساکانە خۆی جێبەجێکرێت. سپاس بۆ خاتو بێخاڵ عەبدوڵڵا سەرۆکی ڕێکخراوی هێڵدا کە لە هەولێر لەگەڵمان بووی. سپاس بۆ خاتو شادی نەوزاد ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمان بوون. سپاستانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان خواتانەکەم.